هەر لە باسی موچەوە بۆ گرێبەستی غاز و بۆ کۆنەبوونەوەی پەرلەمان و پرسی هەڵۆشانەوەی پەرلەمان و دۆخی ئێستای هەرێمی کوردستان و نەسازانی لایەنەوە پزیسیۆنەکان تا ئاگاتە کێشە ورد و درشتەکانم شەو لە پانۆڕامادا گفتوگۆی لەبارەوەکی ئەمانەوێ لەگەڵ بەڕێز عەلی حەمە ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێز گفتوگۆیەکی ڕاشکاوانە لەبارەی پرسەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەین. بە سوپاسەوە بەڕێز کاک عەلی لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی ئەم کاتت باش، سڵاو لێبێ. سوپاس بۆ ئەو دەرفەتە. سڵاو ڕێز کاک زانا. سوپاس دەکەم. ئەمەوێت لەوە دەست کاک زانا زۆر سوپاس. سوپاس دەکەم. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم، ینی وەکو پرسیارێکی تەقلیدیان مەتاتی بێ، هەڵسەنگارت بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان لە چیە؟ دوایە بچینە سەر محور بە محوەری بابەتەکانمان. بەڵێ، بەناوی خوای گەورە و میهرەبان، طبعاً هەرێمی کوردستان ئێستا لە دۆخێکی خراپی حکومڕانیایە. زیاتر لە ئەوە 2 ساڵ و تقریباً 5 مانگە بێ مەرجعی شەرعیەت کە پەرلەمانە نەماوە. لە هیچ کوێ دنیاش نییە حکوومەتی کاربەڕێکرد 2 ساڵ و نیوێک بەردەوام بێ بەبێ ئەوەی هیچ قەیرانیە شەڕێ ئاژاوەیە لە وڵاتەکە هەبێت. بۆیە کە مەرجعی شەرعیەت کە و شەرعیەتیش لە حکومڕانیە لەقەبێ و کێشەی گەورەی بۆ دروسە بێ. ئەوەی کە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە بەداخەوە یەک شتەیە، کەی عێراق پارەی نارد پارەکە دابەشەکرێ و ئەگەر عێراقیش نەینارد خەڵک کەیفی خۆیەتی، ئەمە پێی ناوترێ حکومڕانی. دۆخی نەوت دۆخێکی ئەجگار خراپە. ئێمە دوێنێ ئاخر تەقریرمان تەواو کرد، لە ماوەی 27 مانگی ڕابردوودا 249 ملیۆن بەرمیل لە هەرێمی کوردستانە نەوت بەرهەماتووە. واتە ئەگەر حسابی کەی بەسەر عائیلەکانە، هەر عائیلەیەک لەم 27 مانگا 240 بەرمیل نەوتی فرۆشتووە یا بەرکەوتەیەتی، بەڵام داهاتی 249 ملیۆن بەرمیل بۆ خەزێنەی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان سفر بووە. لە هەمان کاتە ئەڵێ قەرزاری بەس شەریکاتی نەوت بە پێی راپۆرتی ڕیقابەی مالی عێراق و هەرێم 9 ملیار و 250 ملیۆن دۆلارە. واتە 249 ملیۆن بەرمیل نەوتت فرۆشتووە، داهاتەکەت سفر، ئەڵێ 9 ملیار 250 ملیۆن دۆلاریش قەرزارم. من پێم وایە هیچ کەیسێک نییە لە کوردستانە پەیوەست بە حکوومەت، بە حکومڕانی، بە بەڕێوەبردن، بە ئایندەی هەرێم لە مەمە ترسیداتر بێ. بەڵام بەداخەوە نەهێزە سیاسیەکان، نە حکومڕانە، نە میدیا فۆکسیان لەسەر نییە و دەسەڵاتدارانیش ئامادەنین بە دێڕێک جوابی ئەمە بدەنەوە کە ئەم نەوتە چی لێتێت. لە تەنیشت ئەما کۆمەڵێک کۆمپانیا هەیە لەم فترا 300 ملیۆن هەیە 280 ملیۆن دۆلار. ئێستا بەعەلەنی لە هەر دوو بازگەکەی زۆنی زەرد و سەوز هەر تەنکەرێ بچێتە سنووری یەکێتیەوە، یەکێتی 500 دۆلاری وەکو سەرانە لێوەرەگرێت. هەر تەنکەرێ بێتە سنووری پارتیەوە، پارتی 500 دۆلاری وەکو سەرانە لێوەرەگرێت. هەر تەنکەرێک بچێتە تورکایە ئێرانەوە بە ناوی مەنەفێستەوە 1400 دۆلاری لێوەرەگیرێت. دوو حەزب ناکرێ مانگانە 200 تا 250 ملیۆن دۆلاریان دەستکەوە حکوومەت سفر. ئەمە نەوت. بەڵێ پەرلەمانە بینی پەک خراوە و ئەوەی کە هەیە لە دەرەوەی پەرلەمانە، ینی باشە بۆی لەسەر مەلەفەتێنە پەڕین بەڕاز جودی پەرلەمانی نییە. کاک عەلی بمبووری مەسەلەی نەوتەکە ناوە کۆبوونەوە ئەکرێ لە ناو کۆمپانیا نەوتەکان و هەروەها وەزارەتی نەوتی عێراقی و ئەمریکاش پێی خۆشە ئەو بابەتێک لا بێتەوە، چەند جارێک باسی کردووە. ئەمە بۆ نەگەیشتونەتە سیغەیەک کە اتفاقێک کاک زانە ناگەنە نەتیجە، ناگەنە نەتیجە. یەکێتی و پارتی و بە تایبەت قیادەی نەوت لای پارتیە، یەکێتێر زیاتر لەگەڵیان ئاڕوا بۆ کۆبوونەوە شجاعات. هۆکارەکەی ئەوەیە ئەمان ئێستا پێیان وایە بەغا هەر موچەکەیە نێرێت، 300,000 بەرمیلیشیان لایە بۆ خۆیانەی فرۆشن. من پێتەڵێم ینی ئەو کۆمپانیانەی کە لای پارەکەم هەمووی لای کێچەنی بەرەکەوێ، هەموو پارەکە چێتە 5 ژمارە حسابەوە لە 2 بانکی ئەلی کە تەنیا 4 ژمارە حسابیان لە ئارتی بانکە. کەس ڕیقابەی ناکە، کەس پرسیار ناکە. ئەم سەرانە زۆرە کە هەیە وەرەگیرێ باسم کرد لە بازرگە و مەرز و ئەوانە. بۆچی نەوت دەینە عێراق؟ ئەمە بەشێکی. بەشی دووەمی ئەمان ئەڵێن 9 ملیار و 250 ملیۆن دۆلار قەرزاری عێراق بۆمان بەرەوە. عێراق ناچێتە ژێرباری ئەمە. ئەڵێ من حەقم چییە؟ ئەڵێن ئێمە ئەبێ هەمومان 120 ملیۆن دۆلار بدەینە شەریکات لەبەرەوەی بە پێشەکی پارەمان وەرگرتووە.
واتە بۆ نمونە لە 2017 پارەیان لە ڕووسنەفت وەرگرتووە وتیانە نەوتی 24 دەینێ ئیسەر نەوت نییە یا گلینکۆر یا فلان کۆمپانیا باشە عێراقڵێ ناچمە شێرباری ئەمان یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسکەم بەڵێ لەم 27 مانگا کە نەوت نەڕۆشتووە نزیکەی 1 ملیار دلار کرێی بۆری دراوە باشە لە کاتێکا دروستکردنی بۆریەکەت 500 میلیۆن دلاری تێناچێ پارەکە بۆ شێ پارەکە فعلەن بۆ کۆمپانیاکانە یان بۆ بەڵێ کار دیارە بەڵێ چۆن مەسەلەن بۆ نمونە لە سەدا 40 بۆری نەوت پارەکەی بۆ کۆمپانیای کارە لە سەدا 60 هی حکوومەت هێریەم بوو لە ساڵی 2017 ڕۆشتن فرۆشتیان بە ڕووسنەفت بە ملیارێک و 700 میلیۆن دلار ئەبێ ئیتر تۆ هەمومان هەر پارە بی باشە یعنی عێراق ناچێتە ژێرباری ئەوەی تۆ لە 3 مانگە 175 میلیۆن دلار کرێی بۆری نەوت و تەشغیلی بۆری نەوت درابێ ناچێتە ژێرباری ئەمە سەرباری ئەوەی بەرەمهێنانی هەر بەرمیلێکتان تەمان بە 600 دلارەکەش ڕاستین واتە عێراق پێی وایە ئەگەر ئەم خواستانەی هەرێم جێبەجێ بکە لە نەوتە زەرەرەکانە قازانج جگە لە موچەکە یعنی پێی وایە لەوانەیە بەرمیلێ نەوت 200 دلار بکەوێت لەسەری چکە بە نزیکەی تریلیۆنیە بداو ئەو هەموو پارەی شەریکات بدا و ملیارێ بدا و 120 میلیۆنی ماگانە پێشەکی بدا و ئەو کرێ زۆرەی بۆری بدا و هەموو بەرمیلێ 16 هەتا 20 دلاری بەرەمهێنان بدا و ها ناگەل لەو لاشەوە ئەو بیرەکاتەوە زۆر جار لە ئەمریکاش ئەمەیان وت بەداخەوە ینی هەم یەکێتی وتی ئەم پارتی وتی والله ڕاست نییە کە ئێمە بەڕاگررتنی نەوت 23 میلیارد دلار عێراق زەرری کردووە بۆ بەڵێ نەخێ عێراق زۆر قازانجی کردووە ئەگەر هەمومان یە تریلیۆنێکشمان باتی قازانجکەوە عێراق ئەگەر کاکزانە 185,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکە ئەبێ 185,000 بەرمیل لە بەسڕەکەم کاتەوە باشە نەوتەکەی بەسڕە 6 دلار بکەوێت لەسەری ئەمەی ئێرە بە بۆریوە 30 دلار بکەوێت لەسەری چۆن عێراق قازانجی کردو ئەمە حساباتە دوو هەرێمی کوردستانیش ڕاست ناکە بۆ بڕۆ تۆ ساڵی 2002 ساڵەکە بێنێ هەر 2 ساڵی پێشووتر بێرە 2 ساڵی ڕابردوو بە 2 ساڵ ئەمان 7 میلیارد دلاریان دەستکەوتووە لە نەوت هەرێمی کوردستان بە 2 ساڵ عێراق نزیکەی 14 میلیارد دلاری ناردووە بۆ ئێمە بەبێ بەرمیلێ نەوتیشی بینێ کەواتە بۆ زەرت کردووە یعنی ئەمە بیرکاریە ئەمان دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین بێن مناقەشەی ئەم بابەتە لەگەڵ ئێمەمانان نابکەن من 20 جار لێرەشەوە تکاکەم لەوەی کە بەقەدەر 1 تۆسقاڵە زەڕە بەرپرسیارەتی هەیە و قسەیەخوا لە دۆسەی نەوتە با بێتە بەردامەیەکەوە لەگەڵ منە لە هەر کەناڵێک لە هەر هۆڵێک با پێیان بڵێن کە 300,000 بەرمیل نەوتی هەموو ڕۆژێ پارەکەی چی لێ و چۆن دابەشەکرێ چۆن ینی تۆ فەلسفەی ئەمە لەکوایە 249 میلیۆن بەرمیل نەوت بەرهەم بێنی بفرۆشی داهات بۆ حکومەت هێرێم سفر بێ بڵێ 9 میلیارد دلاریش قەرزارم کەسیان بڵێم وانی باشە زۆر وەزیری دارایی باش وەزیری دارایی بەڵێ وەزارەتی دارایی بەڵێ با یەک دێر بڵاو کاتەوە یەک بەیان بڵاو کاتەوە بڵێ دۆلارێکی وەزارەتی نەوت هاتووە بۆ موچە دابەشم کردووە یان پرۆژێکی نییە ئەیچی لێ هاتووە کاک عەلی ئەو پارەیە چی لێ دێ ئەم پارەیە چی لێ دێت وت پێم وتی فرۆشتنەکە چێتە 5 ژمارە حسابەوە لە بانکی ئەهلی هیچی نایەتە بانکی حکومی چواریان لە ئارتی بانکن یەکێکیان لە بانکەکە لە وڵاتێکی عەرەبیە بوو تەفاسیلەکە لای بەندە هەیە باشە دوو ئەڵێم ئەوە نەیانداوە بەکرێی بۆری بەڵگەم لایە یەک نمونەی زۆر بەسیتت بۆیەنمەوە کاکەزانە بەڵێجا بە پێی راپۆرتی ڕقابەی مالی عێراق و هەرێم کە دەقی راپۆرتەکە لای منە 3 مانگی بە نمونە هێناوەتەوە 3 مانگی بۆ نمونە 4 و 5 و 6 پارساڵی بە نمونە هێناوەتەوە ئەحەپەسەی 27 میلیۆن بەرمیل نەوت بەرهەم هاتووە لەو 3 مانگە و فرۆشراوە ئەڵێ خەرجی 800 میلیۆنە داهات 750 میلیۆنە واتە 27 میلیۆن بەرمیل نەوت فرۆشراوە داهاتەکەی نەک سفرە 50 میلیۆن دلاریش لەسەری قەرزار بووی بزانە کەسیان جورئەتەکەن بڵێن زانیاریانەی عەلیوانیە ناکەن لە بەرەوەی بەڵگەم پێیە کاکە نەوت بووە بە بەڵایەکی گەورە بەسەر ئەم میلەتەوە یعنی تۆ وەرە لە نەوت داهات دیار نەبێ بڵێ یعنی وڵاتێکی وەکو نەرویج تریلیۆنێ دۆلار لە سندوقی مستەقبەلیایە ئێمە ئێستا دینارێ دیار نییە
حالیە 9 ملیار دلار بەس قەرزی نەوتیش بۆ نەوەکانی ئایندە جێدێڵین. ئەمانە تەرکیزیان لەوەیە بۆ نمونەم شەو پارتی و یەکێتی لە هەر تەنکەرێگەر 500 دلاریان دەستکەوێت کاکە خوانەی بڕێمە ملیۆنێک و لە مەرزەکەش ملیۆنێ شەو ڕۆژە بەس لەمە 2 ملیۆن دلار ئەمە لەبەرەوەی کاک علی باشە لە شەو کاک علی لەبەرەوەی ئاڵاو لەو لاشەوە یەکێتی بەکەم ڕازیە وەکو هەمیشە قانعە بەکەم ڕاستیە نزیکەی 10 بۆ 15,000 بەرمیل لە درێتە کۆمپانیایەکی سنووری یەکێتی 285,000 بەرمیلی بە نرخی 30 دلار بۆ 3 کۆمپانیای ئێرە. باش ئەمە لەبەرەوەی بەڕێزت هێزێکی ئۆپۆزیسیۆنی ئەتەوێت بەوە بەرامبەر یەکێتی و پارتی قسە بکە یاخود بەڵگەی تەواو پێ و بەرامبەر وەڵامە کاکەزانە یەک بەرپرسی یەکێتی و پارتی بەس بەرپرس بێ ینی تۆ یەکێ مێنە هەر جنێ و بزانێ با بێ لە هەر کەناڵیانەوە دیبەی بکەین من هەموو بەڵگەکانە خەمەڕ و کاکە نەخێر ئێستا هەموو کۆمپانیەکانی نەوت تۆ ئەمشەوە توانی من بۆتە نێرم هەمویان پێتەڵێن ئاستی بەرهەمیان چەنە ئەجنە بجگە لە کار ئامادەنی ئەعلانیکە ئاستی بەرهەمی چەنە ئاستی قازانجی چەنە هەمووی چەنە باشە ئێخوا ئەعلان نەکرێ بۆ دەرەکەم لە ئەخیرا ڕۆژانە 300,000 بەرمیل نەوت بەرهەمی و ئەفرۆشێ دەبا پێمان بڵێن ئەمە دۆلارێکی داهاتەکەی بۆ خەڵک سەرف کراوە. باش لە چەند ڕۆژە معارەزە بۆ نوشت نییە ئەمە ئایندەی ئەم میلەتەیە ئەمەی منێ لێم لە حزبەکەی من و لە حزبەکەی فلان و فلان لەمە گەورەترێ کاکە لەمە گەورەتر نەوتە بێ بە بەڵایەکی گەورە باوەڕ کە سەریم حکومڕانیە شاخوا. باش کاک علی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو سەرۆکی حکوومەت عقدی لەگەڵ دوو کۆمپانیا کرد کەنەدیەک و ئەمریکی وتیان لەگە کۆمپانیا کراوە ئەمریکاش لە وەزارەتی خارجە ڕوونکردنەوەی وتیان عقدێک کراوە لە سەرغاز ئەوەی کوردەمیر و بەڵێ وتیان کاک علی هاتووە تەنها ڕەخنەی لە بەتانیەکەی سەر پەردەکەی سەر مێزەکە گرتووە ینی لەسەر دیتەیلەکە زانیاریان ئەوە تەنزوو قوربانیان بەڵێ ئەوە تەنزوو وتم ینی بۆ ڕەخنە تەنها لەوە بوو ئەی تەفاسیلەکەی چێ مەترسیەکەی چ دەستکەوتەکەی چیە تەفاسیلەکە با پێ بڵێم بەڵێ وتم ئەم مێزە مێزی 100 ملیار دلاری نییە باشە ئەمە لە پشت ئەمەوە چیرۆکەیە جارێ ئەم دوو کۆمپانیا هەرگیز دوو کۆمپانیاش نەبینین کاکەزان تەحەداکەم یەک پرۆژەیانم بۆ بێنە لە ئەمریکا هەبوو بێ لە هیچ وڵاتێکی دنیا هەبوو ئەم دوو کۆمپانیا لە دوای پرۆسەی نەوت 2004 و 5 ئەوە دروست کران و دواتر بۆ نمونە زاگرۆس وینستن زاگرۆس لە کەنەدا تەسجیل کرا ئەمانە جگە لە کوردستان لە هیچ شوێنێکی تر پرۆژەیان نییە تەحەداکەم ئەو دوو کۆمپانیان ناڵێن 100 ملیار دلار ئەعلانی بڕۆست کاکە گەر کۆمپانیا معتەبەر بێ سەرمایی دیارە وایە بەڵێ وایە ئێستا تۆ ئەم شەوە توانی سەرمایە مایکرۆسۆفت بدۆزیتەوە سەرمایە ئەکسۆن مۆبیل بدۆزیتەوە سەرمایەی فلان وانە شیفرۆن بدۆزیتەوە بێزەحمەت سەرمایم کۆمپانیانە چەنە بزانە ئامادەن ئەعلانیکەن ئەو من ئێستا گەرویستت بۆتە نێرم چوومە سەر وینستن زاگرۆس ئەڵێ 51 بۆ 200 کارمەندم هەیە جاخۆ معمەلێکی مۆتەوە کارمەندی هەیە مەعمەلێکی پاکەرەوە کارمەندی هەیە نەنە دووشتی لۆکاڵین یعنی ڕاستە ئیستثمار لە غازە ئەگەر لە دەستێکی ئەمی نابێ نەکوەکو ئەم 49 عەقدەی نەوتی لێبێ باشە کەس ئەها چی بۆ هێناوین 300,000 بەرمیل داهاتەکەی سفرە وەڵی قەرزارە بم لەسەری ئەگەر وەکو ئەمە بێ بەڵێ خراپە بێزەحمەت ئەم عەقدە چۆنە حسەی کۆمپانیاکان چەنن حسەی حکوومەتی هەرێمی کوردستان چەنە و لە نەتیجا ئەم غازت بۆ چییە وانە ئێستا تۆ ناتوانی ئەم غازە بە بۆری هەناردە بکەی ئەم دوو کۆمپانیا تۆزانانی سەرکیان نەوت بەرهەمێنن لە کوردستانە چ لە سەرسەنگ چ لە گەرمیان خۆ ئەتوان نەوتەکە هەناردەی دەرەوە بکەن نا ئەیفرۆشن و وەکو ئەو چیرۆکەی نەوت کە پێشتر بۆ بجێڕایتەوە پارەکەی چی لێن بەڵێ جاری یەکەم ئەم ئیشە بۆ زیاد لە حەد گەورە کرا ئەم دوو عەقدە دوو عەقدی زۆر کۆنن زۆر کۆنن جارێ حەقلی میران نزیگەی 10 ساڵە بێ عەقدی لەسەر کراوە و لای کۆمپانیایەکی تر بوو تەنیا ناوی کۆمپانیاکە گۆڕا ئەو کشایەوە لێ گەناڵ ئەنەرجی کشایەوە لێ ئەو کۆمپانیای دیکەش ئێستا لە گەرمیان خۆی هەر ئیشەکە جا من فایلەکەم لایە یەکەم جار هیچیە بوو بە ناوی کێوە بوو سووریەکە ڕۆڵی چی بوو لێ ئەوەی کاروان زێباری ڕۆڵ هەموویم لایە
ئەمریکی چی قەینا سەرباریەوەش با کوردی بێ خۆ دوو کۆمپانیای خۆماڵی کوردیە بێ غاز بەرهەمێنێ چای بێ بەڵام ئەبێ ماقدە شەفاف بێت دوو کە لە هەمووی گرنگترە ئەوەیە ئەم غازە کە من پێم وایە نازانم بۆ ئێستا گەورەیان کرد بە بێدەنگی ئیشتان کردە غازەکەتان بەرهەم بێنە کە غازەکە بەرهەم بواە وانە بەڵێ بەبەستەوە زۆر گەورەکرا چی لەکەی تۆ ناتوانی غاز بە بۆری هەناردەی دەرەوە بکەیت کوێسە نەوتیش ناتوانانی عێراق ڕێگەی پێنادا عێراق غاز لە تۆ ناکرێت نقطە سەری دێت یەک ڕێگا هەیە ئەوەیە کۆمپانیاکان وێزگەی بەرەمێنانی کارەبا دامنێن کۆمپانیاکان تەزووی کارەبا بفرۆشتە شارەکانی عێراق وەک چۆن ئێستا 900 مێگاواتە فرۆشرێتە عێراق ئەو کاتە ڕەنگە دوای 6 ساڵی تر 2000 مێگاوات بفرۆشێتە شارەکانی تری عێراق باوەڕکە ئەگەر بچێتە قۆناغی بەرەم بە باشیشکە باوەڕکە جگە لەمە هیچی تر نییە من تەمەنامە کرد ئەم عەقدانە و چوار عەقدی تری شوا بکا کە ئێمە غازی ئەوروپا دابینکەین ئەوە بکەین ئەوە بکەین بەس بەخۆوان یانی خۆ بە زۆر نییە تۆ زانین لە 2007ەوە قادرکەرەم داناغازی و عەقدی کراوە و جۆری غازەکەی داناگاز زۆر باشترە لەمە ئێستا ئەمە ئێستا معالەجەیەوێ باشە معالەجەی زۆری شەوێ لە 2007ەوە بۆ ئێستا داناگاز توانیوێتی نیوەی غاز بۆ ێزگەکانی بەرەمێنانی کارەبا دابینکە تا ئێستا بەشکاری هیچ بەرهەم نایەنێ چجای ئەمانەی تر لە کاتێکە حەقلی داناغاز حەقلێکی حازری حکوومەتی کۆنی عێراق بوو چوونە سەری ئەمە هێشتا پاچ نەدراوە لە حەز باش بەڵام وەزارەتی خارجی ئەمریکی دەستخۆشی کرد و بەیانێکی دەرکرد ئەمە جێگەی دڵخۆشی نیە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سیاسیەوە حزوری سیاسی هەبوو ئەمە واقعەکە و ئەبێ وەکو خۆی بوترێ جا لۆبی کراوە هەرچی کراوە بەڵام لە ئەرزاوانیە بەڵام باەک شتی تریشی بۆ بێنمەوەکە بڵێ نازانم تۆ بیرتەیانە وتیان ئەکسۆن مۆبیل هاتە کوردستانەوە بەڵخی ئەکسۆن مۆبیل زۆر مهمە کۆمپانیەکی زۆر گەورەی بوارینەوە وتیان 6 عەقدی گەورەشی لەگەڵ ئاکرێ باشە ئەکسۆن مۆبیل زۆر مهمە ها زۆر گەورەیە ئێستا ئەکسۆن مۆبیل لەکوێیە دوای ئەوە ڕیفراندۆمیش کرا و نیوەی خاکی کوردستانیش ڕۆشت و ئەمریکاش بەدەنگ نات و ئەکسۆن مۆبیلیش کوردستانی چێ لەسەر ئەمانە یعنی تۆ بەهێزترین خاڵ لە ناوخۆی خۆتا بێت لە دەرەوە نییە لە دەرەوە هێزی پێ نابەخشێ هێزی دەرەوە کاتیە ئەفغانستانمان بینی فلانمان بینی کاکە سەیری سووریاکە ئەحمەد شەرع 3 ساڵ پێش ئێستا چی بوو ئێستا چی ها حەدەس واقع گۆڕێت تۆ بۆ ئەوەی حکومڕانیەکی باش بێت لە ناوخوا بەهێزبی لە ناوخوا حکومڕانیەکی باش هەبێ پەرلەمانێکی ئەکتیڤ هەبێ حکوومەتێکی شەرعی هەبێ خەڵک بتمانەی بەدامەزراوەکانی هەبێ باشە با لەسەرەوە مەسەنەوە عێراق گریمان تا 20 ڕۆژتر معاشی نەنارد وانە دێنە سەر ئەوەش فریات ناکەون باشە هەریم لە ناوخۆ بەهێزەکرێت لە دەرەوە ئەم هێزە نابەخشێ بەناو باشە باسی ئەوەمانە کرد کە مەسەلەن ئەو کەس نییە وەڵام بداتەوە مێدیا قسە ناکە پەرلەمان خۆتە زانی لە 20 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە هەڵبژارنی پەرلەمان کراوە تا ئێستا پەرلەمان بۆ ئەڕواکە هەموو ساڵی ڕابردوونە ساڵی ڕابردوو ئێستا بوو بە 2 ساڵ و 6 مانگە پەرلەمان داخراوە 2 ساڵ و 6 مانگە پەرلەمان داخراوە هەوڵ چییە ئەبێت چی بکرێ بۆی ئەو پەرلەمان ئەکتیڤێلانی کە مەسەلەن سبەینێ ئێوە هەوڵێکتان بدایە لەلایەنە ئۆپۆزیسیۆنەکان بڵێن وەرن وەزیری سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەیەک بدەن لەو پەرلەمانی کوردستانە کە ئەم عەقدی غازە لەسەر ئەرزی واقع چییە و چۆنە و بە دەردینەوتەکەمان نابە ینی باجا دیوە سیاسەکەی پەرلەمان وەردین پەرلەمان بۆ بەم دەردەگەیشتووە نانەوێ واقعەکەی ئەمەیە ئەمان پەرلەمانێکیان ویستووە لە ڕابردوو ئێسە و ئایندەشە ئەگەر بەویستی ئەمانوێت پەرلەمانێکی عاقڵ پەرلەمانی عاقڵ چییە ئەوەیە کە پرۆژەیەکی لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆ وێن و ئەم دەستپەرس کاتەوە بیکا بە یاسا پەرلەمانێکیان نەویستووە پرس و پرساندن و ئستجواب بکە پەرلەمانێکیان نەویستووە هەڵسێتەوە بەرامبەر سەرۆکی حکومت بڵێ ئێوە سەرۆکی حکومت و جێگرەکەی ئێوە سەرۆک و جێگری کوێن لە بازگەکانتان هێزەکە ئەمنیەکان لە بری پاراستنی خەڵک خەریکی وەرگرتنی سەرانن بۆ حزبەکانتان قاچاقچێتی لە بازگەکان نەکرێت زەوی هەمووی تاڵان کە ئەمانەیان ناوێ ئەوان ئەمەیان ناوێ ئێسەش تا ئەو کاتەی کە لەسەر دەسەڵات ڕێکەون کە من پێم وایە قورسە ڕێکەوتنیان
ئامادە نین پەرلەمانیە واتە پەرلەمانیان ناوێ بۆ ئەوەی مؤسسەیەکی ڕقابەی بەهێز بێ هەرجگە لەوەش کاکین ئەگەر ئەمە عەقدە جارێ خۆیان ئەڵێن عەقدە هەندێک جار هەندێک جاش قسەکەی منەکەن ئەڵێن عەقدی کۆنە نازانم چییە حکوومەتی ئەگەر ئەمە شتێکی استراتیژی و گەورەیە حکوومەتی کاربەڕێکرد بە کام قانون نەتوانێت نە بە دەستور نە بە هیچ قانونێک بۆی نییە حکوومەتی کاربەڕێکرد بۆی ئەوەیە ئیشی ژیانی ڕۆژانەی خەڵک بەڕێوەبەرێ نەک ئەوەی بڕوا دەست با بۆ شتی استراتیژی هەرچەند پێم وانییە من ئەو دوو عەقدە استراتیژی نەتیجە باشە بەڵام پەرلەمانە بێت چی بکرێت لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دەرەوەی دەسەڵات چە دەرەوەی چەتی و پارتی یعنی هەوڵێک هەبوو کە خۆتان ڕێخەن چەندین کۆبوونەوە کرا ئەخیر جار کۆمەڵڵێ هەر ئێمە هەڵوێستمانەوە هەڵوێستیش کۆمەڵێک بیانەوە پاشەکەن 216 کۆبوونەوە بکرێ بۆ پەرلەمانی کوردستان خۆ ڕقەم یعنی مەسەلەن پارتی 42 هەیە یەکێتیش خۆی 23 و دوانەکەی تریش 25 جوانیە بەڵێ ئێمە ڕقەمە 16 یعنی ئەگەر هەموو ئەوان تریش 33 بێنە ژوورەوە چۆن جەلسەیەکرێت کە 16 پارتی یەکێتی بوو یەکێتی و پارتیش تاوەکو لەسەر پۆست و دەسەڵات و ئانە ڕێنەکەون حاڵە و جەلسە بکرێت و ڕێکەوتنەکەشیان نزیک نییە دوورە بۆ مەگەر یەکێتی وەکو هەژماری بنەکە پاشەک شە بکە چکە پارتی هیچ نادا بە یەکێتی هیچی نەداوەتە ئەسە بە یەکێتی هیچ چییە پارتی ئەڵێ سەرۆکی هەریەمەوە یاتە سیادە ئەوەی دەموچاوی هەریەمی کوردستانە لە دنیای دەرەوە سەرۆکی هەریەمەوە سەرۆکی حکوومەتمەوە عیلاقاتی دەرەوە مەوێ لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دوان مەوێ پەرلەمان سەرۆک هیچ نییە پەرلەمان دەستەی سەرۆکایەتیە کێ لە سێکە دوی بوو ئەو مهمە تێگەی ئەمە مەوێ هیچ مؤسسە ئەمنیەکان کە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایش و وەزیری ناوخۆی ئەویشەمەوێ پێنج چوار وەزارەتی گەورەی اقتصادی هەیە ئێستا کارەبا و سەحا لە وەزارەتی نەوت داهاتیان زیاترە بە پێی عەقدانەی بۆ دەرمانی شێرپەنجە و موختەبەر و دار و بەرد و ئەوی من باسم کردووە کارەباش فکرەکە ئەمەیە داهاتی کارەبا لە ناوخوا بگەێنە 2 ملیارد دۆلار فرۆشتنیش بۆ عێراق بگەێنە ملیار و نیوە بەم پرۆژەی ڕووناکیەوەتە داهاتی کارەبا بێتە 3 ملیارد دۆلار زۆرە شارەوانیش نادەم ناوخۆش نادەم نەوتیش نادەم ینی پارتی حکومڕانی خۆیەوێ هەرچەیەکێتی ناوێرێ بەدەنگی بەرسەم شتانە باشکە چکە بیر لەوە کاتەوە نەوەکۆکو هەژماری منەکە تەراجع کات و ینی بچێتەوە ژێرباری هەژماری من یعنی ئێستا حالیەن ئەوەی من حسابم کردو مەسەن وەزیر ڕۆشنبیری تەداتێ بۆ خۆ یادی شاعیر کەرەوە مەسەلەن ئەو شتانە تەداتێ ئەوەی من حسێبم کردووە تقریبان وەکو پۆست زشن و پۆینتی دانێ لەوانەیە 82 بە 8 دەبێ ئاوایە ڕێناکەون کە ڕێناکەون هیچیشیان باوەڕیان بە سیستەمی پەرلەمان و پەرلەمانتاری کارانیە لە زهنی ئەوانە نییە ئوستاز ئەم قسەم ڕەنگە قورس بێت بەڵێ ئەم قسەم ڕەنگە قورس بێ یکەم لە زهنی هیچ کامیانە نییە کوڕێکی بارزانی و کوڕێکی تاڵەبانی لە دەسەڵاتی جێبەجێکردنا بن پەرلەمانتار و مناڵێکی فەقیر بێ لە پەرلەمانە لێپێچینەوەی لەگەڵا بکە ئەوان ناتوانن ئەمە ببینن پیان وایە لە ئێمەمانان باڵاترن کە باڵاتر نین بەڵێ باشە بەڵام مەسەلەی هەژماری من کاک عەلی بۆ بە ئەلکترۆنیکردن و لە نووسنگەی جێگری لە سەرۆکی حکوومەتەوە هاتوۆتە ناو وەزارەتی دارایی بۆ بە بەڕێوەبەرایەتیەک و اختیارەکان زۆر بوون و بانقەکان زۆر بوون یعنی ئەمە باوک مەسەلەی کابرا قیتارەکە نەکەم کاکە پێ مەکەنە بەڵام ئەمە وای لێکراوە بۆ بە بەڕێوەبەرایەتیەک و لە بەڕێوەبەرایەتیەکەش ئۆپشنەکان بەرفراوان بوون ئەمە تا ڕادەیە گۆڕانکاریی باشتر نییە هەر تۆش نەڵێ هەژمارەکە لە 6 قۆناغ پێک دێت هێشتا قۆناغی یەکەمتان نەبڕیوە نەوەڵا ئوستازگیان من نازانم جەناب باڕ بۆ قسەی هەیە کەیانە ئەوەی کە پێیان زانیاریم هەژماری منە ئەم هەژماری منە هەرەوە هەژماری کاک مەسعودە بەرزانیە کە ئەعلانیان کرد هیچ نەگۆڕاوە هەژماری من چییە؟ هەرکەی عێراق پارەیەکی نات جارێ ئەمەی کە سەر بە وەزارەتی داراییە یا سەر بە مەکتەبی سەرۆکی حکومەتە شتێکی زۆر شکلی و ڕۆتینیە بۆ پرۆسەکە ئەمەیە هەژماری من چییە؟ هەژماری من ئەوەیە هەرکەی بەغدا پارەی نارد دێتە بانقی ناوەندی خۆ ناچێتە ئەنجومەنی وەزیران لە بانقی ناوەندیەوە وەزارەتی دارایی دابەشێکا بەسەر کۆمەڵی بانقی ئەهلیە بانقە ئەهلیەکان نسبەی خۆیانی لێ وەرەگرن لە ڕێگەی ئامێرەکانەوە بەسەر مۆزەفینە دابەشێکن بەخوا پێشووتر چۆن بووە ئێستا شەروایە
هیچ نەگۆڕاوە هیچ نەگۆڕاوە بەخوا ژمارەی بانقەکان پێشووتر چەندین بانک بووە ئێستا شەر ئەوە نێ بەڵام 6 بانک بێەوە 8 بانک بێ و 4 بێ و 22 بێ هیچ لە مەوزوع ناگۆڕ یەک پرۆسەیە تەوتین جیاواز بوو کاکەت ئێمە نەمانەوەیت بڵێن برادرانی ئەوەیان و تەوتین باشە نەمانەوە حملەیەک نێشت بۆمان تەوتین ئەوەیە کەی بەغدا موچەی دابەش کرد بەسەر فەرمانبەرانی عێراقا بە هەمان کات بە هەمان میکانیزم بە هەمان پرۆسە مۆزەفینی کوردستانیش معاشەکەوەرە بەڵام کاک عەلی بن زانیارێکی ڕەنگە جەنابی چۆتە دەرەوە و بیست بێتت مەسەلەن بەغداش لەو مەوزوعەیە نەرمین واند لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستان با ڕاشکاو بین قسە لەسەر بەغدا نییە قسە لەسەر بەغدا نیە نەهاتنە پێشەوە زیاتر مەیلیان بەلای هەژماری منەوە بەڵێ جا ئوستازگیان کە تۆ چ پێ داگیرێکی عملی کرا لە بەغا لایەنە مێزانەی ترەوە چ پێ داگیرێکی عملی کرا جگە لەو سکاڵای مامۆستا بەدەل بەرواری و ئەدێ برادری یەکگرتو و ئەدێ بەڕێزی تر تۆماریان کرد چی عملی کرا چ زەختێ کرا نەخێر بەغدا تەنانەت بە پێی قانون بە پێی قەرار چی ئەکرای سلێمانی بە تەنیا تەوتین کرا و دوای بەخشایەتەوە بۆ شوێنەکەی تر چێنگاوێکی عملی کرا کاکزانە خراپە بەڵێ ئەوە خراپ مامۆستایانی مانگرتو نەتیجێ خراپێشە بینیتەوە بەڵێ محەممەد شیع سوودانی پێوتبوون لەسەر هەژماری من عێراق بەڵێ عێراق زەختێکی گەورەی لەسەر نەکرێت نایکە بەڵام باشە زەخت کاکە باش تەوتینت پێ ناکرێ بەسەر سەر و بەسەر چاومەیکە بەس بۆش زەخت لە خەڵکەکە ئەڵی تا بستنەوەی مان هەژماری من پەڕ نەکەی تۆ بە عاشەکە تا بڕم بۆ زەخت لە خەڵکەکە یانی ڕاست ئەمە دیکتاتۆریەتە ئەمە ناقانونیە ئەمە پێچەوانەی بەڵێنە ئەیوانە کاقەینا بەسەر سەر و بەسەر چاو تەوتینەکەمان پێ ناکرێسە بەس معقولە وڵی هەر ئەمڕۆ لەوانەیە من سەد ژمارەیەکی زۆر نامەم جواب داوەتەوە کاک عەلی ئەڵێن نەیکەن معاشەکە تا دەبڕین زەختمان لێکەن هەڕەشەمان لێکەن بە قورعان ێسەیەکێتی لە پارتی گەرمترە بۆ هەژماری من خوا ڕاستە باشە گرنگەوەیە معاشەکە بێ کاک عەلی بیان بڵێ باشە بەسەر چاو مەسەلەی موچە هەر بەڕاستی سەرۆژ پارتی دموکراتی کوردستان وتی مەسەلەی موچە پرسێکی سیاسیە دەستبادانێکی سیاسیەوە لەو دوو ڕۆژە تکراری کردەوە بەڕاستی ئێستا چاوەڕێەوەکە نەڵێن ئەمڕۆ وردبینیەکە دەستی پێکردووە لە قایمەی موچە لە لیستی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بزدە کێشەی موچە ئەوی لای جەنابەت هەبێ وەکو زانیاری چییە هەر بەڕاستی دەستبادانی سیاسیە یان بەڕاستی ئەویش بابەتێکی ژێربەژێرە وڵات کێشە بۆ موچەی ئێسش نەبێت دوو مانگی تریش بێت کێشە بۆ موچەی کوردستان دروستە بێت لەسەر داهاتی ناوخۆ لە یازال کێشە هەیە بەدەر لە وردبینیەکە ئەم دۆسەی نەوتە خەریکە هەڵت درێتەوە ئیتر چکە ئەوانش چۆن من و تۆ حساباتی بەرەمهێنانی نەوتی کوردستان مالێ ئەوانش لایەنە چکە زۆر ئاسانە هەر شەریکەیە کە چەندێ بەرهەمهێناوە بۆ نمونە لە گەرمیان لە سەرسەنگ لە هەولێر لەکوێ ئەعلانی کردووە دیارە ئەمەش دیسانەوە بابەتێکی ترە تەنانەت ینی هەم سەرۆک وەزیرانیش کە نزیکێکی ڕەنگە زۆری هەبێت لە پارتی و تا ڕادەیە کەمترێشێتی و ئەوانە ئەوی شوتوێتی بەڵام پرسەکە ئەوەیە ینی ئەگەر ئیمزای وەزیری دارایی بێ وەزیری دارایی ئەم هەفتە تەواو نابێ وردبینی هەفتەی ئایندەش لە حەجە ینی کەواتە دواکەوێتەوە ینی کاک زانە ئەمان خەریکی پینەکردنن ئەم دۆسیە بە پینەکردن ناڕوا بەڕێوە ئەم دۆسیە پێویستی بە حەلی ڕیشەیە لەسەر دوو بابەتی زۆر سەرەکی بابەتی داهاتی ناوخۆ و بابەتی نەوت ئەمان نانەوێت هیچیان حەل بێ ئەم مانگە شەی نێرێ مانگی ئایندەش لە ڕێی سەفارەتی ئەمریکا و کۆمەڵی خەڵکەوە زەخت و تەکلیفەکرێ مانگی دوای ئەوەش وا نابێ لە شوێنێکە ئەپسێ کاکزانە عێراق خۆی لە بەردەم کێشەی مالیایە عێراق ساڵی ئایندە بۆ ئەوەی پێداویستی موچە و کارەبا و خەرجی و شت دابینکە ئەبێ نەوت $75 بێ کە ناگا بەو بڕە و نەوت بێ بە $6 عێراق هەموومانە نزیکەی 2.5 ملیار عەجزیە بێت بەچی پڕێکاتەوە بێت نەوت بێتە $50 ئەم وڵاتە ئینهیارەکە لەوانەیە بەرگەی 2 ساڵ بگرێت ڕاستە عێراق توانێت قەرزکە ڕاستی عێراق توانێت سەنەداتی مالی دەرکا بەڵام ئەوانە چارەسەر نین چکە هەموو ساڵە لە عێراقا نزیکەی ملیۆنێک و 200,000 دانیشتوان زیادە بێ ژمارەیەکی زۆر تەعینات هەیە پلە بەرزکردنەوەی هێزی ئەمنی و سەربازی هەیە هێزی ئەم و ئەو فلان و فلان هەیە واتە بڕۆ بەراورد کە تەرخانکراوی موچە چەند زیادەکات جگە لە تاعینات هەر پشت بەم نەوتەیە بەسی تۆ لە تەنیشت ئەمەوە بێی بڵێ
منیش ڕاستە نەوتمێ بەس نەوتی من داهاتی نییە داهاتی ناوخۆشم نییە هەومان یە تریلیۆنێکم بیتێ ئەبێ عێراق یەکەم کەس کە دەستی بۆ باتوەی یعنی کەی زانی لە ناوخوا دەنگی ناڕازی تەظاهورات کێشە دروست ببێ یەکەم کەس کە دەست بووە باتوەی یعنی کەواتە متفقی لەسەرەوەی هەندێک جار سیاسیە بەڵێ خۆ چۆن سیاسیە و مالیە و قانونیشە بەڵام سیاسی چی ینی تۆ ئەزین چۆنە کاکزان تۆ دانێت تۆ سەرۆک وەزیرانی عێراقی و کوردیشی و کوردی خۆشەوێ ئەمان بڵێن 300,000 بەرمیل نەوتمان هەیە و داهاتەکەی سفرە داهاتی ناوخۆ خۆیان بە عێراقیان وتووە خۆیان وتویانە من نەموتووە تۆ نەتوتووە راپۆرتی دارایی 330 تا 350 ملیارە ئیسە بڵێن 50 ملیارد بۆنێرینەوە هەموو مانگێکش تۆ بێت تریلیۆنێکمان بۆ بنێری منەتی دنیاشت بەسەراکەین لە میدیاش قسەت لەسەرەکەین ئەڵێن ها ئێمە چەند حکومڕانیەکی باشین و ئێوە چەند خراپن هین دروسە بێت ینی هەڕەشەکردنیش خراپە ئێستا مەسەلەن کاک مەسعود یا سەرۆکی حکوومەتیش وەڵا خەڵکی تریش هەڕەشیان لە عێراق کردووە باشە ئێمە نەوەویمان هەیە پیانەوە نیین یعنی چیەکەین چی بەرامبەریان ئەتوانین ڕێگری لە نەوتەکەیان بکەین بیفرۆشن ئەتوانین حیسار بخەینە سەریان ئەتوانین حدودەکانیان لێدا بخەین نەخێر هەر سبەینی عێراق یەک قەراری دەرکرد موچەشنە بڵێن ناهێڵم منتوجی شارەکانی هەرێمی کوردستان بڕوا بۆ عێراق سەدان مەعمەل و هەزاران کەس مایە پوچە بێ کاکە هەر بڵێ یەلکە ناڕۆ مریک ناڕۆ هەچی دەواجینە ئینهیارەکە یعنی ئەبێ ئەوانەی ڕاوێشکارن و ورتر حساباتی ئەم بابەتە بکەن کارتی بەهێزی هەرێمی کوردستان لە ئێستاە چیە کاکعەلی وەڵی من کارت نابینم ڕەگە نازانم ئەمریکیەکان وعدێکیان پێدا بن زەخت لە عێراقەکەن بەڵام کارتێ بەدەست خۆتەوە بێت خۆت فاعلەکەی بیت مەسەن ئاو لەسەر شارەکانی عێراقە گریتەوە ناتوانیتەمە یعنی تخوا خەڵک نەڵێ بە ئاوەکە بگرینەوە نوکتەیەکی خۆشت بۆ باسکەم بەڵێ ئەو کاتێک بوومە لەرزەکە دای لە دەربەنی خان ئێمە قەلق بووینە سەدەکەی ڕوخەیە ناڕوخەیەکیە ئەوەکە زوو برادێکیش تەسریح هەدایت بۆ فشار خستنە سەر عێراق بە ئاوەکە بگرینەوە ئاوی چیە گریتەوە ئێمە ترسین بڕوخێ سەدەکە یعنی کارتی فشارت چی یعنی ڕێگەگەی نەوتی عێراق نەڕوا بازگەی لەسەر داخەی هەوای لێ بڕیت یعنی نازانم من خۆم هیچ کارتێکی عەمەلی فشار نابینم ئەگەر وەزیرەکانیان ئەکشێنەوە لە بەغا و سەر و کۆمار ئەکشێتەوە لە عێراق و پێیان وایە ئەتوانن فەراغات دروستکەن ئەوەش جەدوای نییە لەبەرەوەی عێراق خۆی لە پێش انتخابات پێشیان وایە ئەگەر ئەتوانن انتخابات لە عێراقاتێک بدەن ئەمە شتێکی ترە من نازانم چۆن دەتوان چونکە عێراق لە گەرمەی ناکۆکی و شەڕ و ململانێشە هەر انتخاباتی کردووە باش با بینە سەر پرسێکی سیاسی کەم بەلای ڕۆیشتین ئەوش مەسەلەی یەک نەگرتنی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە قەرار و بەرێک دروست بێلانی کەم بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم پرسە بۆ نەگەیشتە ڕێکەوتنی شێتی و پارتی زۆر ڕەخنیان لێگیرێ و باسی کەم و کوڕیەکانیان نەکرێ بەڵام بۆ ئۆپۆزیسیۆنیش نەیتوانی بگەنە نەتیجە کاکعەلی وەڵام من خۆم یەک کۆبوونەوە بەشدار بووم ئەویش برایانی یەکگرت و کۆمەڵ هاتنە ئێرە من ئەو کات ینی سروشتی ئیشە جیاوازیە طبیعیە من وتم ئەگەر فلان لایەن یا فلان کەسی تیانە بێت ئەکرێ لە دەرەوە ئێمە هەمومان ئامادەین بیکەین برادرانی کۆمەڵ لاریان نەبوو بەس یەکگرت و ئیسلامی وتیان نا بەبێ ئەوان ناکرێ پاشان ینی ڕەنگە من ئەخلاقیە نەتوانم هەر حەزیش نەکەم بچمە وردەکاریەوە بەڵام هەندێک تەسریح و هەندێک شتی هەندێک لایانی تر ئێمە پێمان وا بوو بەشکم باش بوو بێ بەشکم مڕاجعاتی کردبووە بەڵام لەناو خەڵکی تر لەناو مفاوەزاتا بوون لەگەڵیانە هەر ئیستیفزاسەکرا دوای ئەوتمان کاکەگەر ینی بۆی بزانی ئێمە ڕێگرنین خۆتان بیکەن یعنی چونکە سروشتی ئیشی ئێمە ڕەنگە لەگەڵ هەندێک خەڵکان نەگونجێ خۆ ببێ ئێمەش خۆتان سێ چوار لایەن نوەتوان بیکەن و پیرۆزباییتان لێکەین دیارە ئەوانیش لە نێوان خۆیانە نەیانتوانی برادرانی کۆمەڵ جودێکی تریشیان کرد ئەویش دیارە نەتیجەی نەبوو ئەزین چۆنە کێشەکە ئەوەیە ئەم بابەتە کە من دراسەم کرد هاوپەیمانی نەبوو یەکلیستی بوو جیاوازی یەکلیستی و هاوپەیمانی چیە یەکلیستی ئەوەیە بۆ انتخابات من بمەوێت دەنگی تۆ بەکاربێنم بۆ کورسی خۆم تۆش بتەوێت دەنگی من بەکاربێنین بۆ کورسی خۆ ئەوش بێوێت دەنگی ئەو بەکاربێنێ بۆ کورسی خۆی ئەمە
جیاوازە لە هاوپەیمانی سیاسی کە دوای هەڵبژاردن بەرنامەی سیاسی من بۆ نمونە بۆ حکوومەتی عێراق بۆ دۆخی ژیان ئەمانەیە من ئەوم تیان نەبینی یعنی ئەوە پوختەی بابەتەکە. باش کاک علی هەندێک لە دوانی توند لە نێوان ڕەوتەکەی بەڕێست و نەوەی نوێ هەیە کێشەی ئێوە لەگەڵ نەوەی نوێ چیە بە دیاریکراوی مەسەلەن جەناب هەندێکجار لە دوانەکانت وەڵڵی کاک زانە ڕەنگە هەر ئێمە لای خۆمانەوە قەرارێکمان داوە یعنی ڕەنگە خۆش نەبێت لێرەوە یا لە میدیاکە لە سەرەکێتی نزیکە و مەحسوبە قسە لەسەر لایەنێکی دەرەوە بکات بەڕاستی ڕەنگە خۆش نەبێت بەڵام ڕەنگە لە مؤتەمەر لە فەیسبووکی خۆم سەرنجی ئەمان دەمانداوە جیاوازی ئیشی ئێمە ئەوان زۆر جیاواز زۆر جیاواز من لە ئیش لەسەر ئەو ڕوئیاکەم کە چەندێکە مناقەشەیەکەین من و تۆ لەسەر نەوت لەسەر پارە معاش ئایندەی عێراق ئایندەیە وڵاتە یعنی من مهتەم نیم بەوەی خۆم چەندم دەسەکەوێت لەم پرسا من ئەڵێم عێراق خۆی هەمووی لە بەردەم مەترسیایە چ جای کوردستان کە ئەوە یەکەمی مەترسیەکە بەر کوردستانەکەوێتەوە یعنی ئێمە ڕەنگە جیاواز بین مناقەشەی ئەجێندا و ڕوئیا و بەرنامەی ئایندە و لە وردەکاری ئەم گەندەڵیانەی کە باسمان کرد و معالەجە و خەڵکی تریش قەزەی تری خۆی هەبێت ڕەنگە نەچ بە وردەکاری باش باشە کاک علی با پرسیارێ بکەم تۆ کە ڕەخنەی تون دەگری لە یەکێتی کۆمنتەکان بۆ تەنووسن کاک علی پاراستنە کە ڕەخنە ئەگری لە پارتی ئەڵێن سەر بە یەکێتیە ئێستا چۆ سەر بە کامیانی سەری کە خۆی خۆش لەوە بیستوە مەسەن بۆ نمونە وەکو ڕەوت وەکو ڕوئیا بەڵێ بۆ نمونە من کە ئەڵێم مەسەلەن کۆمپانیای کار لە پرۆسەی نەوتا لەم 2 ساڵان نزیکەی ملیارێ دۆلاری دەستکەوتووە لا ناس نزیکەی ملیارێکی دەستکەوتووە ئەوە کۆمپانیایکی گەورەی تریان دروست کردووە ئێستا هەمووی قوداوە نزیکەی 200,000 بەرمیل دێتێ باشە ئەڵێم کاکە ناکرێت زەویە بدەی بە یەکێ بای ملیانێک و 400 ملیارێک و 600 میلیۆن دلار بێ فێرلایە بدا بە 3 میلیۆن دلار بە عەرزی خەڵک بیکا بە دەستکەوت ئەڵێم داهاتی برایم خەلیل وە ئەمان نان بێت مناقەشەی ئەمەت لەگەڵا بکەن نایەن چکە ئەزانن ناتوانن وانە داتایە بەڵگەیە ڕقەمە چییە دێن مەسەن ئەوەی سەحەکەوە یەکێتی کە دێی باسی ئەوەیەکەی کاکە یەکێتی ئێستا من و تۆ قسەکەین معقولە یەکێ بار هەڵگرێ گەنم فەلاحێکی داما و 1 ساڵ خەریکی گەنم بێ لە گەرمیانەوە بی با بۆ نمونە خورمات و شارێکی عێراق تۆ بڵێ 500 دلار سەرانەی لێبسێنی لای کفریە ناڵێ ئەمەوانیە یان دێمەڵێم کاکە معقولە تۆ هەموو تەنکەرێ 500 دلار سەرانەی لێسێنی لە بازگەکانە یان دێی ئەڵەی باشماخ کاکە معقولە لە هێلکە و مریشک و دار و بەردەوە بە قاچاقی داخڵ یەکەی ناتوانێ بڵێ ئەمەوانیە بڵێەوە پارتی پێیوتی باشە مەسەلەن من سە خەریکی دۆسەیەکەم هەفتە 3 مانگە خەریکین تۆ ئەزانی چەند بەسوولێکی یەکێتی نزیکەی 800,000 قوتعیان لە سلێمانی مەتر کردووە نەتاپۆ نەشارەوانی نەحکوومەت ئەیفرۆشتن و سلێمانی ئەبێ بە وێرانەیەکی زۆر گەورە ئەمە کە بەڵگە و داتا و کۆمپانیا و ناو هەمووی بڵاو کردەوە نایبێ بڵێ ئەمە وایەوانە نازانێ من خەبی سلێمانیمە دڵم بۆ سلێمان ئەمەی من دڵسۆزیە بۆ سلێمانی ئەی بۆ ناچی باسی هەولێرکەی خو ئەزانێت و باسی هەولێرەکەی بەس ئەو کە منطقی پێ نییە دێ بەمەیە خەتەگرێت ئەگەر نا بەخوا کاکە زانە لە پارتیش پێتەڵێن سەر بێچێتی قسەی دڵمە بەخوا ئەمە قسەی دڵمە ئەمە تۆمەتیان بۆ ئێمە دروست کرد لە ماوەی ڕابردووە بە مانگ ڕەفیقیان سجن کردین و چی بەخوا ئەمە قسەی دڵمە باوەڕ و ئیمان و قەناعەتی خۆم کە ڕەنگەوە نەما بێ لە ژیانە بە هەموو سەروەت و سامانی بنەماڵەی تاڵەبانی و بەرزانی ناکۆڕبوو باشە هەموو سەروەتی ئەوان دوور کە عەدنێژی سونەتی بەیانی نایێت چکە کاتیە لە لەحزەیەکە ئەو سەروەتە بۆ هەردووچیان ئەبێ بە بەڵایەکی گەورە تەسەوریان نەکرد بێت وەک چۆن بۆ خەڵکی تر پێشەوان بوو بە باڵا باش بەنیازی چی بکەن فشاری زیاتر بۆ ئەوی بتوانن پەرلەمان ئەکتیڤ بێت مەسەلەن دۆخەکە بەرەو تجای بچێ خۆ ناکرێ هەر لە دوورەوە من پێم وایە پەرلەمان ئەکتیڤ نابێ من پێم وایە پەرلەمان ئەکتیڤ نابێت لە بەرەو یەکێتی و پارتی نانوێ ینی ئێسێمە هەرچی فشارکەین کاکزانە ئەتوانین بەکە لە بچەکراوی 30 پەرلەمانتاری یەکێتی و پارتی بەرینە قاع و دەستیان پێ بەرزکەینەوە ئەمە ناتوانم من ئامادەش نیم بچمە پاڵ پارتی نیسابی بۆ دروستکەم بۆی سەرۆکاتی پەرلەمان و حکوومەت و هەرێمی بەمێ وانی ئامادەی ئەمەش نیم کە وا دروست بوو کورسیان هێنا بەرپرسیارەتی قانونیەکە کەوتە دەست ئەوان ئێستا ئەمان بە ئارەزوی خۆیانەوە تا کارەبا لەسەر خەڵک گرانەکەن وەکو ئەبینی ئەوان مانگی 4یان بۆ خەڵکی فەقیر کردووە بە قیاس بزانە مانگی 6
من نازام یەکێتی ئەم غەڵەت لە دوای غەڵەتە بۆ ئەیکاکە انتخاباتی لە پێشە ئەڵەی بەشداری هەڵبژاردن ناکە مانگی 6 و 7 لە گەرمیانە هاوڵاتیەک چۆن بە 3 ئەمپێر ئیدارەیەەکە تۆ پێت وا بێ تەبیعیە 600 کیلۆ بەکاربێنێ بزانە مانگی 6 و 7 و 8 نرخی کارەبا بۆ خەڵکی فەقیر چی بەسەریە تۆ مەعاشەکە قەلەقیت کارەبای لەسەر گرانەکەی ئەنواع باج و ڕسومات و سەرانە لە بازاڕا لێی وەرەگریت بەبێ ئەوەی خۆت ڕۆڵت هەبێت لە دابینکردنی موچەیەکە پشت بەو پارەیە بەس یەگەل لە بەغاوات هەیە لێە بڵێ داهاتی نەوت سفرە ئەم وڵاتە بەرەو کاولبوونی گەورەیە چێت ئەی باشە کەواتە کە پەرلەمان ئەکتیڤ نەبێ و خۆ کاک عەلی خەڵکیش دەنجی بە ئێوە داوە و نەکرد جەنابەت خۆ چی بکەم لانەکانی دیکەش مەسەلەن چیەکەن ئەی چی بکە ئیسە تۆ لە جێ ئێمە بیچیەکەی ڕەخنەیەگرین حزورمان هەیە بەردەوامین بە دوادا چوونەکەن ئەی چی بکەی ینی ئێسەوە کاک عومەر گوڵپی سکاڵایەکی داوەتە دادگای فیدراڵ با دادبینی سوێندیشی نەخواردووە هەموو هاوڵات تۆ شەتوانی بیکەی دەستی خۆش بێ و کردوێتی با چاوەڕێ بڕای دادگای فیدراڵیشکەین هەرچەندە من پێم وایە 50 بۆ 60% دادگای فیدراڵی ینی سیاسەت زۆر کاریگەری هەیە لە قەرارەکانی دادگای فیدراڵ پێت وایە کاک عەلی پارتی هەوڵێگەدا گەر بەو شێوەی بەڕێزت باست کرد لە پێشوە ناتوانێت لەگەڵ یەکێتی بگاتە ڕێکەوتن هەوڵەدایان حکوومەتی بۆ پێک دێ بەبێ یەکێتی من پێم وایە هەوڵی خۆیەدا ئەگەر نیسابی بۆ تەواو کرێ پێی تەواو بێ وەڵی ئەمێنێتەوە ئەو پەرلەمانتارانی لایەنەکانی تر کەس ئەوەی کە وعدی دا بە تایبەتی معارەزە بێ و هێزەکەی ئەعلانی معارەزە بوونی کردبێ چ پارتی بێ چیەکێتی بێ عیبەیەکی گەورەیە بڕۆی چکە دەست بگری بە هەورەوە پێتەڵێن خۆ فرۆشتووە ئەگەر نایسە مەسەن یعنی من کاکە من سعاتێکە چ ڕەخنەیەکە گرم باش معقولە بڕۆم بڵێم وڵا لە پێناوی خەڵکا کاک مەسوور و کاک قوبادم کردەوە سەرۆکی هەرێم و حکومە سەرۆک و جێگر فلان و فلان چیانی چی ئەی ئەمە چێم قسانەی سعاتێکەیکەی کەواتە سەفقاتە بێ پەیوەندی بە پرسی نیشتیمانیەوە نابێت من پێم ئەزانین چۆنە هەر هێزێک ئەعلانی کردبێ معارەزەیە هێزەکە بڕوا سەفقات پەرلەمانتارەکەش بڕوا خۆفرۆشیە نقطە سەریە باش زۆر سپاس بۆ بەڕێ بۆ یەکێتی و بۆ پارتی بۆ هەرکامی ینی بۆ یەکێتیش بێوە نەک پارتی بۆ هەردووکیان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح بڕیاردەری ڕەوتی هەڵوێست لە شاری هەولێرەوە لە گرمان بۆی سپاس بۆ کاکزانە وێدان قسەکانم تووشی سەرێشت نەکە ناقوربان ئینشاڵڵا ئێرە مینبەرێکی ئازادە و بۆ هەموو بیر و بۆچوونەکان ئەتوانین بە ڕاشکاوانە و ڕازگویانە قسەی لەسەر بکەیت و هەر کەسێکیش ڕەخنیە توانێت بە شەو بێ جواب داتەوە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەومان پێشکەشکردنە مولاتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ